برای خۆی بەخشن و میێرەبان سڵاتان لەبێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی پامی تۆ بەوەی عزیز و خۆشەویست شاد بووم. ئەمڕۆ لە ناحیەی خەلیفانم کە بەشێک لە هاوڵاتیانی ئێرە و هاوکات مسلمانانی ئێرە کۆمەڵێک ئاەتی خۆی پەروەردگاریان لە قورئانی پیرۆز لەبەر کردو و لێرە خەڵات دەکرێن بۆ ئەمڕۆ دەمەوێت لە ئەوان پرسم هەستێکی چۆنیان هەیە کە لەم سەردەمی تەکنۆلۆژیایە کە لەم سەردەمە خراپێکی هێستا کورد و بە جیهان بەگشتی تێکەوتووە ئەوان هێشتان خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن. ئەمڕۆوانتانت بۆ دوێنم ئێوەش لەگەڵمان بن و بێنێن و بیسەرمان. تاسم پێویستە بە تایبەت چینی گەنجان بگەڕێنەوە سەر و قورئان بگەڕێنەوە بۆ لای خۆی پەروەردگار بە تایبەت لە ئێستاکەدا. بەڕاستی گەڕانەوە بۆ لای خۆی گەورە و میرەبان، هەروەها بۆ گەڕانەوە بۆ سونەت و بۆ خوێندنی قورئان ئەوە تاکە هۆکارە بۆ گەیشتن بە هەموو ئاواتەکان، یعنی تاکە هۆکارە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوددا، بە ڕەزامەندی بەڕاستی دنیاەکە ئەوەندە ناینی ئەوەندەی نییە ئەوەی تێدایە خلاص ئەوەیەکەوە خوددا لە خۆت ڕازی بکەیتەوە و بەرای من سۆشیال میدیا و خۆخەریکردن بە فەیسبوک و بە ئەنتەرنێت و بە هەر شتێک لەوانە ناگەیتە ئەو هۆکارێکەوە ئاسوودەتکە کەەوە دڵخۆشت کە بەرای من ئەوەی کەەوە دڵخۆشتەکە ڕەزامەندی خوایە و گەڕانەوەیە بۆ لای خۆی پەروەردگار. چۆن کاتێ قورئانی پیرۆز دەخوێنی کاتێ خەریکی ئەمڕۆ بڕوانامەیان شادێک وەرەگری لە کاتی لە پای ئەنجامدانی لەبەرکردنی قورئان هەستێکی چۆن هەیە؟ وەرگرتنی دیاریەکان یاخود وەرگرتنی ئەو بڕوانامانە، یعنی کاریگەریشی ئەوەندە لەسەر ناکە، بەڵام ئەوەی کەوا لە کاتی خوێندنی قورئان کەوا هەستێکی ئەوەندە خۆش پێبەخشی ئەتوانی خۆت خاڵی بکەی لە هەموو ئەو گومان و ئەو شیرک و ئەو لابەلای ئارێ وەڵا ئەو مەسێر پامێک هەیە بۆ گەنجان کە بە تایبەت لە سەردەمی ئێستاکەدا دەبینی گەنجیان ئاڵۆدەیە بە کافتریاکانیان ئاڵۆدەیە بە سۆشیال میدیا. پامێکت هەیە تۆ گەنجێکی قورئان خوێن بەخۆی لە پیر و پێشینیان یان باو باپیران ئێستاکەوە هەمومان باو باپیران هەیە ئەڵێن خوایە ئینشاءڵڵا ئەو تەمەنێکەوە هەیتن تەمەن پڕ خێر بکەی خۆزگا لە تەمەنی گەنجیش خەریکی تاعەت و عیبادت باین تا خەریکی ئەو شتەی کەوا خوان لێ رازیە بوو، بەڵام لێستا باشترین شتاکەوە ئەو دەرفەتە لەدەست نەدەین ئێمەی گەنجان بتوانین بگەڕێنەوە لای خوا لە خۆمان رازی بکەین، بتوانین کەوا هیچ نەبێ یعنی بەڕوسپی بگەڕێنەوە لای خوا ئینشاءڵڵا بەردەوامیشە بین. بەڕاستی لەو سەردەمی ئێستادا بین زۆربەی گەنجانمان ڕوویان لە کافتریا و لە شوێنە گشتەکانی کرد، بەڵام دوورن لە مزگەوتە لە بەکردنی قورئان لە پەیڕۆکردنی بەڕاستی ینی ئەو سونەتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە واجبە کەانی ڕێبازی پێغەمبەر سێمە لە هەموو گەنجان واجبە، بەڵام بەداخەوە ینی داواکەم لە هەموو گەنجان کە بگەڕێنەوە دووبارە بۆ سەر ژیاننامەی پێغەمبەر و سەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەڕاستی بەختەوەری خۆشی ژیان هەموو لەو لە دین و لە ئیسلام و لە ڕێباز پێغەمبەردایە. چۆنت هەیە کاتی قورئانە خوێنی تۆ؟ بەڕاستی لەو کاتێککە قورئانە خوێنیتەوە هەست بە ئاسوودەی دەروونەکەین، ئینسان لە ناخەوە مرتاحەبی، ئینسان لە ناخەوە دەرونی ئاسوودابی، بە تایبەتی لە ڕۆژەکەت هەر ڕۆژێکە قورئان ناخوێنیم من بەخۆم ینی دڵم نامرتاح هەست بە نامرتاحی یەکەم. پەیامت چییە بۆ گەنجان بە تایبەت لە کات و ساتێکی وەکو ئێستا کە خۆت باسە کرد ینی گەنجان تووشی کۆمەڵێ لاڕێی بوونە، پەیامت چییە تۆ؟ پەیامم بۆ گەنجان ئەوەیە کە دووبارە بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خوای گەورە، دەست بکەن بە قورئان خوێندن، دەست بکەن بەڕاستی هەوڵدەن لە تەفسیری قورئانە خۆیان شارەزا بکەن بۆ ئەوەی کە لەو هەموو هەڵەو بەڵانی کە ئێستا لەو سەردەمە تووشێ بین لەو هەموو ناخۆشیان کە تووشی گەنجانە بێ، بەڕاستی کە زۆربەی گەنجانمان تووشی نەخۆشی نەفسی بوون بەهۆی دووری لە قورئان بەهۆی دووری لە دین لە ئیسلام. بەڕاستی ینی هیوادارم هەموو گەنجێک بە خۆی دابچێتەوە و دووبارە بێت سەر ڕێبازی ژیانی پێغەمبەر. بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە کە قورئانی پیرۆز لەبەرەکەین. زۆر سوپاسی مامۆستا شەکەم کە ئەم هەلەی بۆ ڕەخساندین بۆ سوڕەتی مولک لەبەرمان کرد. بەڕاستی سوڕەتی مولک گەورەی پیرۆزێکی زۆری هەیە بۆ ئەوەی کە لە عەزابی قەبر دەمان پارێزێ. زۆر سوپاسان دەکەم. چۆن بووی بەگشتی لە امتحانەکە ینی بە چەندێک لەبەرت کرم سوڕەتێ؟ وڵا سەرەتا خۆم سوڕەتەکەم هەر لەبەر بوو بەس تەفسیرەکەیم لەبەر کرد وڵا باش بوو.
بە ماوەیەکی کەم لەبەرم کرد. باشە پێم بڵێ ئامۆژگاری چیە بۆ کچان کە لە تەمەنی تۆیان ئێستاکە لەوانەیە بەشێکیان ئاڵۆ دەبن بە سوۆسیال میدیا لە قورآن پیرۆز دوورکەوتونەوە پێیان دەڵی تاسەم قورآن دڵ ڕۆشنەکە و کێشەکانە چارەسەرەکەەوە دڵ ئارامەکاتەوە. وەڕاستی خۆی قورآن ئارامی دڵانە بۆیە داوایان لێکەم ئەوش بگەڕێنەوە لە سۆسیال میدیا دوورکەونەوە بگەڕێنەوە بە لەبەرکردنی قورآنی پیرۆز هەم فرازی دنیا و قیامەتی. گەنج دەبی مەسەرم گەڕێتەوە قورآن و سنەت زیاتر ئیهتیمام بەولایەنەی بدا مەسەلەن واز بینی لەو تۆڕە کۆمەڵایەتیەکان مەسەلەن سۆسیال میدیا ئەوانە زیاتر ئیهتیمام بە قورآن و سنەت و ئەوانە بدا بەخۆی قورآن چ ئارامێک پێ بەخشێت تا کاتێک تۆڕانەکە ینی نازانم پێناسەیت لۆ بکەم مەسەلەن چ ئارامێک بە مرۆڤ ئەبەخشێ قورآن یعنی ئەوەندە چێژ بەخشە ئەوەندە ئارامکەرەوەیە یعنی باس نەئەکرێ قورآن سەردەمێ بەشێکی زۆری گەنجانمان بە تایبەت گەنجانی تەمەنی من و تۆ هاوشێوە لە کافتریاکان خەریکن یا خودت بەسەربردننی کاتەکانیان بە شتێکی بێسوود تو ئامۆژگاری چێ بۆ گەنجانە بکە خدای گەورە هیدایەتیان دە ئینشاءالله ڕێنمویان کە لەسەر ڕێگای ڕاست ڕێگای هدینە سەرات المستەقیم ئەمن دڵم لە ئەوانە دێشی و جەرگم لە ئەوانە دێشی کە بەو نوعایان بینم چونکە ئەوانە باوەڕ بکە زۆر 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 دوورن ئەگەر تام و چێژی قورآن بکەن بگەڕێنەوە لەڵێ قورآن یعنی باوەڕ بکە یعنی هەر ناوی کافریە بە خەیاڵیشان ناهێ تێگەشتی ئاشنانین بە قورآن بەڵێ ئاشنا بن دڵنیاگەر ئاشنا بڵ قەلبیان دڵیان معلقە بێ بە قورآن. والله ئێمە ئێستا لەو سەردەمەیە هەر زۆر ینی پێویستەکە کە ئینسانی باوەڕدار کە بگەڕێتەوە بۆ ئاینی ئیسلام یعنی چاوێک بە داهاتوودا بخشێنێت کە بتوانێتن داهاتوو تەنها لە دەست خوای گەورەیە ئێمە تەنها بە لەبەرکردنی قورآن و بە خوێندنەوەی قورآن و بەرەو پێش ئەچین و خوای گەورە یعنی هیدایەتمان بدات لەسەرەوە و بەردەوامیشمان بکاتن. ئامۆژگاری چێ بۆ خوشکان تا چەند پیان دەڵێ بە لەبەرکردنی قورآن دڵە ڕۆشنە بێ کێشەکانت چارەسەرە بێ بەگەڕانەوەت بۆ قورآن کێشەکانت چارەسەر بێ ئامۆژگاری چێ بۆ خوشکانی خۆت کە بینی ئێستا بەشێکیان زۆری خەڵک بە سوشیال میدیا ئاڵۆ دەبووە. وڵی ئامۆژگاریم بۆ خوشکانی بەڕێز ئەوەیە یعنی بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و ئەو ئێستا ئەو هەموو بێگومان سەرفرازی هەر لە لای خوای گەورەیە و ئەو توێشوەیە کە ئێستا بەڕێی ئەکەی بۆ ڕۆژی قیامەتە نەک ئینسان ئێستا کە بەهۆی ئەو سۆسیال میدیاوە بەهۆی ئەو ئەنتەرنێت و فەیسبوک ئەوشتانە ئینسان بیر و هۆشی لە دەستداوە بەڕاستی دڵ و دەروون و هەر ئەلا بذیکر الله تطمئن القلوب یعنی دڵەکان هەر بە یادی خوا ئاوادان ئەبن. محەممەد جانە تۆ سوورەتی مولک لەبەر کردبوو دەتوانی تۆزێک سوورەتی مولکم بۆ خوێنی فەرموو. بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فتور ثم ارجع البصر كرة ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. دەست خۆش بێ محەممەد جان ئەگەر پێم بڵێ کێ یارمەتی دەرت بوو کە تا قورآنەکەت لەبەر کرد تام سوورەتە لەبەر کرد؟ وڵا داک لە ماڵی دایکت پێتی دەگوت؟ بەڵێ. ئامۆژگاری چیە بۆ منداڵە محەممەد؟ پیانەڵی قورآن لەبەر بکەن؟ بەڵێ. باشە محەممەد جان ڕۆژانە چەند دەقە خەریکی لەبەرکردنی قورآن بووی؟ وڵا یەک جار. بێک جاری لەبەرت کرد؟ نا. چەند ڕۆژ خەریکی بووی؟ لا زان بەڵێ. تەمەنت چەندە؟ 6 ساڵ. 6 ساڵی. چ بە منداڵان دەڵی محەممەد دەڵی بچەند قورآن لەبەر بکەن؟ بەڵێ. پێم بڵێ هەستێکی چۆنتە بکەم ڕۆ قورآنی پیرۆزە لەبەر کردبوو بڕوانامە شلی وەرگرت. وڵا هەمڕۆ ڕۆژێکی خۆش بوو بۆ ئێمە ڕێگای بێمە چین بۆ ڕێگای ڕاست بۆ لەبەرکردنی سوورەتی مولک بۆ مە شتێکی گەورەیە زۆر سپاسی مامۆستا مەلا حوسمان دەکەین کە هەستا بەکردنەوەی خولی سوورەتی لەبەرکردنی مولک. سوورەتەکە چۆن لەبەرە باشی؟ وڵا باش پێم بڵێ تا چەند لە ئێستاە گەنجان پێویستە بگەڕێنەوە لای خوای پەروەردیگار؟ لا گەنج پێویستە بگەڕێتەوە بۆ لای پەروەردگار بۆ قورآن خوێندن نەک بۆ کافتریا و
ئەوە بۆ کافتریا بچن و یان بۆ بەری هیوادارم بگەڕێنەوە ڕێگای ڕاست بۆ لای پەروەردگار قورآن بخوێن و هیوادارم خۆش دەبێت تۆ بە قورآن خوێندن بەری ڕۆژانە قورآنە خوێنیان هەفتانە چۆن هەموو شەوە خوێنم دەچم بۆ دەرس خوێندن قورآن دەخوێنین چەند پێویستە لە ئێستا دڵەکان پێیوەست بکەینەوە بە قورآن و بگەڕێنەوە لای خوای پەروەردگار بەڕای من پێویستە زۆر دڵەکان بە قورآن و یادی خوا ئارام بکەینەوە کە ئێستا یعنی زۆر دین لە کوردستانە نەما و باوباوی مۆدێرەکان و ئەو شتانەیە کە خوای گەورە ئەفەرمێ دڵەکانتان بە یاد و زیکری کە خوا ئەفەرمێ بە زیکر و یادی خوا دڵەکانتان ئارام بکەنەوە و دەرخۆشیش لە قوتابێت بۆ کچان کە دەبینی کچان ئێستا بەشێکن لە بەکارهێنانی سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی پەیامت چێ بۆەوە وڵایی ئێستا زۆر باوی ئەو تۆڕ کۆمەڵایەتەکانە کە لە کوردستانە بڵاوبووتەوە لەگەڵ بەڕادەیەکی زۆر پێویستە خۆی لێ پارێز لەو کارە خراپانە کە کردویانە و ئەمڕۆ تاقیکردنەوەی سوڕەتی مولکتان کردو بە شکتان بڕوانامە تاوەڕیر حەزەکەم هەنێک لە سوڕەتی مولکم پێشکەش بکەیت پێشکەشتانەکەم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور صدق الله العظيم قرآن وكو هموش تيك بوجيان يعني بۆ نەخۆش چارەسەرە بۆ ئەوانەی کەوا چی شەی ئاڵ خێزانیان هەیە تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا بۆتە هۆی ئەو دیاردانێکەوە مرۆڤ لە عیلم و زانست دا ببڕێ بۆیە پێویستە ڕەچاوی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغمبەر صلی الله علیه وسلم بکەین تاوەکو ژیانی خۆمان بەبیر بێتەوە ژیانی پێشینمان بەبیر بێتەوە ئەگەر بەراوردی ئێستا و ژیانی پێشی بکەین دەبینی زۆر گۆڕانکاری کرایە هەمووش لەبەر چییە لەبەر تۆڕە کۆمەڵایەتەکان و نەخۆشەکانی سەردەمە کە بەبەر نەخۆش سەردەم دەناسێت لە ئێستادا بۆیە پێویستە دەبێت ڕووبکەینە قورئان و حەدیسەکانی پێغمبەر تاوەکو مانای خۆمان لە دەست نەدەین چی تێ بۆ گەنجان تایبەتەر وەکو باسی کرد لە ئێستاە تووشی یعنی لێشاوی تۆڕە کۆمەڵایەتەکان مەترسیەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان واکات لەولای تووشی مەترسەکان و ئەوکات ینی دیاردەی چوونە کافتریاکانمون چی تێ بۆ گەنجان تۆ پێیان بۆ گەنجەکان ئەوەیە کە نە کافتریان نە تۆڕە کۆمەڵاتیان نە شتی تر هیچ لەمانای ژیان ناگۆڕێ بۆیە پێویستە بە دوای خوێندن و عیلم و زانست بکەوین چونکە ئەمە قسەی من نییە قسەی تۆ نییە قسەی خدای گەورە لە قورئان دەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئەم قسەیە خۆ قسەیەکی بچووک نییە ئایا ئەوانەی کەوا دەزانن وەک ئەوانێک کە نازانن بێگومان نەخێت بۆیە مرۆڤ دەبێت دائیم لە دوای عیلم و زانست و زانیاری بێت تاوەکو خۆی لە بیر نەچێتەوە لە ژیان چونکە لەو سەردەمە مرۆڤ هەموو خۆی لە بیرچێتەوە هەستش بە خۆی ناکە هەتاوەکو ڕۆژگارێکی تاریکی ناو قەبر بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی مسلمانانی ئێرە من لەگەڵ ئەوان بەردەوامە بم بەڵام دەچمە لای ناو بڕێیەکی کورت و دێمە و خزمەتەوەی عەزیز و خۆشەویست بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوانە بڕە کورتە بێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە لەگەڵ یەکێک لەو کەسانم کە لەم لەبەرکردن و پێشبڕکەی لەبەرکردنی قورئان یەکەم بووە کا حەزی زۆر خۆشحاڵم پێم بڵێ هەستێکی چۆنت هەیە کە ئەمڕۆ دەبینی یەکەم بووی لە لەبەرکردنی سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز الحەمدولله سپاس لە خوای گەورە پێ خۆشحاڵم کە ئەمڕۆ بەشدارم کرد لەو خوڵەی لەبەرکردنی سوورەتی مولک بە سەرپەرشتی مامۆستای بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردلەی دەست خۆشبی خوا زایبداتەوە الحەمدولله پێ خۆشحاڵم کە دەرەجەیەکی باشم بە قسمەت بوو پلەی یەکەم بەدەستینە هەستێکی چۆنت هەیە ینی کاتێک شەهادەیان بڕوانامەیە گوەرەگری بۆ لەبەرکردنی کەلامی خوای پەروەردیگار الحەمدولله گەورەترین شەهادە لای من ئەوەیە کە لە قورئانی پیرۆز شەهادەی وەرگرە نەک شەهادەیەکی دنیایی الحەمدولله کە بەشدار بووم و بە دەرەجەیەکی باشش سەرکەوتوو بووم لەخوای بەزیاد بۆ کەسانێک کە هەوڵی لەبەرکردنی قورئانیان نەداوە لە ماوەی ڕابردوو لەوانەیە قورئانیان خوێندبێ بەڵام هەوڵیان نەداوە پێیانەڵێی لەبەرکردنی قورئان شتێکی ئەوە نەقورس نییە بەتەکید
قورآن کەلامی خوایە خوای گەورە شوعدی دایە کە ئاسانکاری تێدا کردی و ئاسانکاریەکەش دیارە هەر ئەوەیە تاوەکو بەشدارێ بی کە بەشداروی ئیدی خوای گەورە یارمەتیدا و سەرکەوتو ئەوی چیە بۆ گەنجان لە ئێستا کە دوورکەوتونەتەوە لە دین و لە لەبەرکردنی قورآن و تەنانەت خوێندنیشی بەشێکە داوایان لێ یەکەم کە بهێن بەشدار بن لە قورآن لەبەرکردن لە خوێندنەوەی قورآن چونکە کەلامی خوایە ئەزر و عیبادەتێکی گەورەیە إنشاءالله أوانش بجدار ولدينا بيش. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور. دەستەکانم خۆش بێ ماشاءڵڵا لە دەنگێ پێم بڵێ ئەوە چۆنێکە خەریکی لە بەرکردن و قورآن و خوێندنی قورآنیکە خاوەنی ئەم دەنگە خۆش و زێڕی نەشی ماوەی مانگێکە خەریکیم ماوەی مانگی خەریکی ئەم سوڕەتەی یان پێشووتریش دەتخوێن بەڵێ هەستێکی چۆنە هەیە کاتێک قورآن خوێنی قورآن لەبەرەکەی خەڵات بۆ وەرەگری کە قورآنە لەبەر کردووە چیت هەیە بۆ کەسانی کە لە تەمەنی خۆتان و هیچ قورآن نازانن وەڵا هیوادارم لەبەریکەم هیوادارم خۆیان فێرکەم بیخوێنن وڵی لە ئێستادا زۆر پێویستە گەڕانەوە بۆ دینی ئیسلام چونکە هەر لە ژێر سای ئیسلامەکە پەروەردە و ڕۆشتی جوان فێرە بین هیوادارم هەموو خوشکان و برایان و هەموو تەنانەت مناڵەکانیش فێری پەروەردەی ئیسلام بکرێن و فێری لەبەرکردنی قورآن و فەرموودە و هەموو بەها پیرۆزی ئیسلامیەکان بکرێن بەتابەتی لە سەردەمە جەنجاڵە و خراپەی کە زۆر گەنج تێی کەوتووە بەهۆی ئینتەرنێت و یان خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا گەڕانەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ لەبەرکردنی بەڵێ پێویستەکە زۆرە خاتونە پرسم تا چەند دڵخۆشە بی کاتێک قورآنی پیرۆزە خوێنی زۆر تاڕادێکی زۆر هەستێکی چۆنە هەیە بەگشتی هەستەکە لە دڵمدایە دڵم ینی ئارام دەبمەوە دڵت ئارامە بێتەوە بە خوێندنی قورآن چیت هەیە بۆ ئافرەتان بۆ کچان لە ئێستادا و بەتایبەت لەو سەردەمەی کە خۆت باسی کرد ئێستاکە تێکەوتووی وڵی هیوادارم گرنگی زیاتر بە ئاینی پیرۆزی ئیسلام بدەن و زیاتر بگەڕێنەوە بۆ سەر بەها ئاینە پیرۆزەکان و ئەمڕۆ سوڕەتی موڵکتان لەبەر کرد پێم بڵێ هەستێکی چۆنە هەبوو کاتێم سوڕەتە لەبەر کرد وڵی هەستێکی زۆر خۆشە بێگومان کە ئینسان لە خزمەت قورآندا دەبێت ئەوە خوای گەورە دڵی فراوان دەکات و هەروە نورێک دەخێتە ناو دڵیکەوە ئینسان بەدەستە خۆینە و خۆشحاڵ دەبێت گوێم لە سوڕەتی تەبارەکە بێ سوڕەتی مولک بێ تۆزێکم بۆ بخوێنە بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور تفسيرك شتان خويند سورة ملك باسي چیەکە سورة ملك خوای گەورە تێیدا باسی پەروەردگاری و دەسەڵاتی خۆی دەکاتوەرەوە بە پێغەمبەری خوش دەفەرمیکەوە وەڵامی بێباوەڕان بدەوە لەسەر ئەو پرسیارە بێ بنەما و بێبەهانەی کە دەیکەن ئاراستەتی دەکەنکەوە بە بەڵگەی زۆر بەهێز وەڵامیان بدەیتەوە و دەمکوتیان بکەیت پێم بڵێ چیت هەیە بۆ گەنجانێک کە لە تەمەنی تۆیان بەڵام دوورن لە قورآن بێگومان ئەگەر لە خزمەت قورآن دابی هیچ وەکو ئەوە نیەکەوە لە قورآن دووربی بۆ نمە کاتێک ئێستا دەچێت بۆ کافتریا ئەوە تەنها نەخۆشی بۆ خۆت دێنی و نەخۆشی تووشی دەستت دەکەیت و هەروەها ئەگەر جەستەی تۆ زمانی هەبوایە بێگومان پێدەگوتی کە ئەو شتانەمەکە بەڵام ئەگەر لە خزمەت قورآن دابیت ئەوە خوای گەورە دڵت ڕۆشن دەکات و هەروەها زانیاریەکت پێدەبەخشێکەوە خوای گەورە بە هەموو کەسێکی نابەخشێ مامۆستا لە سەردەمی ئێستا کە دەبینین خەڵکێکی زۆر لە قورآن و لە دین و لە ئیسلام دوورکەوتوەوە بەتایبەت پلانێک لە سەرتاسەری هەرێمی کوردستان تەنانەت لە جیانی چێ بۆی تەنان ئیسلام ڕەفسکرێتەوە تا چەند گرینگە مسلمانان و بزات منداڵانی مسلمان دایک و باوکانی مسلمان منداڵەکانیان لەسەوە ڕابێنن کە فێری قورآن خوێن و لەبەرکردنی قورآنیان بکەن بەناوی خوای گەورە پێشەکی بە خێراتم دەکەم وەڵی بەنسبەت ئەوڕۆ بەتایبەتی ئەوڕۆ شەڕێکی یعنی زۆر گەورە لەگەر مسلمانان ئەکرێ بەتایبەتی
لە قەزەی پەروەردەی منداڵەکان یعنی دەبی زۆر چاومان لێ وەکو دایک و باوک بە ئەرش خۆمان هەر بستین چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئێمە هەمومان بەرپرسین و هەمووشمان بەرپرسین لەو شتانێکەوە لە بەردەستمانە ئەوجا هەر یەکە بە پێی ئاستی بەرپرسیارەتی خۆی بەرپرسە لە ژێر ئەو کەسانێکەوە ڕەحیەت و لە ژێر دەستێوینە بەتایبەتی ئەوڕۆ دەبی زۆر چاومان لە منداڵە چاوگەشەکان بیک بەتایبەتی ئەوڕۆکە پەروەردە ئەکرێن و لە قوتابخانەکانی شەمە ئەبینین بەڕاستی پەرەیەکی تەواویان پێ نادرێ وەکو پێشان یان ئەو پەروەردەیە نییە کە ئەمە چاوەڕێ ئەوەی بکەین کە ئەمە دەستی لێبەر بدەین دەبێ ئەمە بە خۆمان وەکو دایک و باوک هەم چاومان لە قوتابیەکان بی و هەم چاودێریشیان بکەین و هەم پەروەردەشیان بکەین بڵێ تا چەند پەیامت بۆ دایک و باوکانەیە بە تایبەت ئێستا کە دەبینی بەشێک لە دایک و باوکان موسڵمان نووە قورئان خوێنن بەڵام منداڵەکانیان قورئان نازان بخوێنن ئەمە تا چەند کارەسات ڕووەدا لە ساڵانی داهاتوو بە تایبەت لە نێو منداڵانی موسڵمانیش تەنانەت منداڵی خێزانی موسڵمانیش بەنسبەت پەروەردەکردنی و بەرپرسیارەتی دایک و باوکان ئەمە هەر دایک و باوک هەر بەرپرسیارەتی ئەوەی نییە کەوا سوکنا و جول و بەرگ و خواردن لە بۆ منداڵەکانی دابین بکە ئەو شتانە ڕاستە پێویستی ژیان و زەرورەتی خۆشیان هەیە بەڵام زەرورتر و پێویستتر بەڕای من پەروەردەکردنی منداڵەکانە و هەر لە منداڵی وە فێری قورئان خوێندن و تێگەیشتن لە ئایەنی خۆیان بگەن و لەوەی هەر کاتێکەوە پەروەردە بوون و بتوانن سوود و قازانجێکی تەواو بە کۆمەلگا بگەینن لە ئێستادا تا ڕادەیەکی زۆر پێویستە چکە خەڵکەکەی زۆر یعنی سەرپێچی دینەکەیەکەن زۆر پێویستە ئەو خولانە بکرێتەوە لە ئەو خەڵکەی لەوەی بگەڕێتەوە تۆزێ بەخۆیان بچیتەوە زۆر گۆڕایە خەڵک بڵێ ئافرەتان تا چەند بەشداری خولەکانە کە گەرم و گوڕیان چۆنە بۆ خولەکانی تایبەت بە دین و لە بەرکردنی قورئان وەڵاهی تا ڕادێک باشە چکە لەبەر کۆمەڵگەی هەیە یعنی تا ڕادێک باشە بەس بەکمی ئافرەت دێن چ پەیامێک تێ بۆ کچان و خوشکانمان لە ئێستادا و تایبەت لە سەردەمی سۆشیال میدیا و سەردەمە خراپێکی ئێستا کۆمەڵگای ئێمە تێکەوتووە وەڵا داوام لێیانە بەشداری لەو خولانە بکەن لەو خۆیان یعنی پێویستە زۆر ئەو خولانە بەشداری تێدا بکەن هەموو ڕۆژە قورئانە خوێنی ڕۆژانە خوێنی چ کاتێک ڕۆژە پاس نوێژا بێنە چێسی تا پەڕا خوێنم قورئانەکەت پێ خوێندرێت کەواتە تەندروستیت باشە بەقەری وڵات تازەما بەنی و کەسان بەنی تاو نەکردیا تا چەند لە خەڵکی ئێستا ڕازی لە کچان ڕازی لە ژنان ڕازی لۆ خوێنی قورئانی جاران باشتر بیان ئێستا باشترن وای جارە باشتر بوو ئەرێ بەخوا جارە باشتر وڵام لەمە لەژێر نامە دەرێ هاگەم لە کەس نییە جاران خەڵک دیندارتر بوو دیندارتر بوو هاگامەرە چیژەوە چێ خۆ ئەم لە باشن الحەمدولله هەر ساکە ختم کردی قورئان الحەمدولله زیاتر لە ئێستا ژن و ئافرەت و دایک ئاگای لە منداڵەکانەمی سەردەمەکە خراپ بووە سەردەمەکە خراپە زۆر تەمام چاوم لە منداڵی خۆ الحەمدولله ژێر نامە دەرێ پای گەورەی ئینشاءالله پارێزراوت کە ئینشاءالله تەندروستیت باشە نەسیحەتت چییە لۆ ژنان لۆ کچان لۆ دایکان لۆ بابان نسحەت مەیە نێژ ڕۆژە خۆ بن بەحیا حەد دەبن لۆ خۆ بەسەر و نامس مێردێ خۆ بکەن و هەرۆژ بەکەلک لا بەکەلێرێ ولا لۆ خۆ گەڵک نێژ تەحادی بکەن و بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فتور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا الله العظيم با من پرسیارێک لێ بکەم تا چەند دڵخۆشی بە خوێندنی قورئان والله لعد زۆر پێ دڵخۆش ڕۆژانە خوێنی بە چەندێک ئەو سوورەتی مولکت لەبەر کرد والله نەیکرد مانگێک چه یارمەتی دەرت بوو والله هەر خۆم بوو خۆت بوو دایکت بابێت والله خوشکم خوشکم و باوکم باشە پێم بڵێ هەستێکی چۆنت هەیە کاتێک قورئان دەخوێنی قورئان لەبەرەکەی والله قورئان خوێندنەوە ئارامکەرەوەی دڵانە چی تێ بۆ مناڵە ئەوانەی کە دوورن لە قورئان والله هیوادارم هەرەمیان قورئان ختم بکەنەوە و قورئان لەبەر بکەن بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور
الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور. ما شاء الله دەنگی ئینشاءڵڵا نەڕزێ و ئینشاءڵڵا بەردەوامە بی. پێم بڵێ هەستێکی چۆنە هەیە کاتێک قورئانی پیرۆزە خوێنی؟ مرۆڤ هەر ناخی دڵێەوە هەست بە ئاسوودی دەکات کاتێک قورئان دەخوێنێت. هەر خۆی قورئان ئاسوودەی دڵانە الحەمدولله. خوا گەورە لێمان ڕازی بێت لێمان وەرگرت ئینشاءڵڵا. چی فێر بۆ گەنجان کە بەشێک لە گەنجان ئێستا دوورن لە قورئان و لە بەرنامەی خوای پەروەردگار؟ وەڵاهی بەداخەوە لە ئێستادا گەنجەکان زۆربەیان پیشیان لە دین کردووە. کەعنی کەمیان لە ئێستادا خەریکی خۆیان بە قورئان خەریک دەکەن و قورئان خوێنن. زۆربەیان خەریکی ئێستا پەبجی و یاری لاوەچی دەکەن. ئێستا داوای دەکەم کە خۆیان بە قورئان مەژۆڵکەن دەست بە دینی خوا بگرن بۆی سەرکەوتو دنیا و قیامەت بێت. مامۆستا سەردەمەکەمان گۆڕاوە، خەڵکیش گۆڕاوە، ئیتر تەکنۆلۆژیا زیاد بووە، کافتریا ئێستا بووە بەشێک لە ژیانی گەنجان. پێم بڵێ تا چەند لە ئێستا ئیلزامی بوون یان گەڕانەوە بۆ خوای پەروەردگار پێویستە؟ والله من بەڕاستی دەبینم کەم تەرخەمێکی زۆر هەیە لە نێوان هەم دایک و باوک هەم مناڵەکانیان. دەبینی مناڵی خۆی سەرقاڵ کردووە بە پۆبجی و ئاتاری ئەوانە لەبری ئەوەی چیە لە ترسیەوەی کە تێکەری ناو کۆمەڵگان هەبی بە حساب ئەو چارەسەرێکە ئەیدۆزیتەوە بۆ منداڵەکەی سبەینێ جێ ئومێد بوو بۆ خۆی و بۆ کۆمەڵگایەکەی و بۆ دوا ڕۆژی خۆی. بەڵام هەمان کاتدا ئەو فێر لە خۆکردنیەتی بەڕاستی ئامادەیە مناڵەکەی وەکو مادە هەموو ڕێگایکی لۆ بگریتە بەر. بەڵام لۆ مەسەلەی بەرەو پێشچوون و بە شێوازە برێن بەرەو پێشچوون و بۆ ئەوەی ڕێگایکی سەرکەوتوانە، ڕێگایکی بەختەوەری و مرۆڤانە، ڕێگایکی ڕۆشنبیری، ینی ئەو لەو ئاستانە بەرزبیتەوە قەت بیرەوەی ناکاتەوە، قەت بیرەوەی نەکردەوە. ئێجا بەڕاستی دایک و باوک کەم تەرخەمە و ئیدی کەش مناڵەکانیش ئێستا و سەردەمە نییە برێ ئێستا منداڵ بێ ئاگایە برێ هێشتا نەگەیتە ئەوەی زەرەر و قازانجی خۆی بزانێ. هەوڕە و ڕۆژگارە نییە، ئەنی هەموو شتێک تویتە لوتکە. بەڵام لە ڕووی بەرەو پێشچوون هەستی مرۆڤایەتی و ئینسانیەت قات و قوڕی تێکەوتووە. یەکی دیکە لە بری ئەوە بەرەو پرسیارەکەتەوە لەبارەی دینی خوای گەورە و قورئان. ئەوکو گوتمان هەموو ڕێگای چەگریتە بەرە، بەڵام ڕێگای قورئان نا، هەم ڕێگای چەگریت عەفوان بەڵێ. هەستێکی چۆنت هەیە کاتێک تۆ قورئانە خوێنی وەکو خۆت؟ واللهی ئەمن کاتێک لە قورئان وا دوورەکەوم یاخود باڵێن لە هەموو دیراسەیەک بەگشتی ئەگە یەک ڕۆژی غیابی مەبی باوەڕ بکە وازام داخۆ چمون کردیە. بەردەوام زۆر دەدەڵێن ئەتو ینی هاوڕێەکانم دۆست و برادەرەکەم دەڵێن ئەوە تو ماڵت بار کردیە ئەتو لۆ دیارنی ناوەڵە دەڵێم ئەم دەزانم کات چەند بە نرخە. بە خوددایە من زۆر دەڵێن پێم گوتینە ئەوەی لەو چەند ساڵێک دو ساڵی بێن ڕابردوو تا ئێستاش ئەبینی خەڵک گۆشە ژیرەشی تێکەوت بۆ ئەو ڤایرۆسەیە وەنیا وەڵاهی گوتم من بە دەرفەتم زانی سەردەمێکی زۆر زێڕین بوو بۆ من و بۆ ئەم ساڵی وچیمیش یەک کاتم باە نەدات باوەڕ بکە. ئەزە نازانم ئەو خەڵکەشە بینی بەڵێ باسی کاتمان کرد. بەڕاستی کات بابەتێکی زۆر میمەکە لەوانەیە ئێمە بە چەندین بەرنامەش خۆشەویستان نەتوانین باسی گرنگی کات بکەین. بەڵام ئەوەی کە ئێستا دەبینین بەشێکی زۆری گەنجان کاتەکانیان لە کافتریا یان لە شوێنە گشتەکان بەبێ سوود بەڕێەکەن. پەیامت چییە بۆ گەنجان؟ پەیامت چییە بۆ گەنجان؟ واللهی ئەمن پەیامم بۆ گەنجان ئەوێ بەڕاستی کاتێک دەچین بەرەو مزگەوتە چ لە کاتی نوێژی جەماعاتە دەبینی زگت بەو مزگەوتی ئەسۆتێ بە دینەکەی ئەسۆتێ وەلە لایەکیش ئاگر لە جەرگی بەردەبێ لە بەرەوەی ئەو گەنجەیە دەبینی بەرەو کافتریا شەتی. واللهی ئێستا کافتریا وەرە لەسەر ئەم جادانێ با بچین وێکەوە ئارێ دەبی عادیسە ڕوویدابی ئەوە تەعزیەبی چبی لێرانە هەر کافتریایەک وەرە لە شەر دەگەرەکەم ئەگە سیتر سیاری بەلای کمی بەدەور پشتاوە نەبی هەموو بریتینی لەوانەی کە گەنجن وەڵە بە ماڵ و خێزانیشە ئەوە کاتی خۆلیۆندێ بەسەرە بە لەوانێت چەند کەسێک دمی بێک نەرگەلەوە ئانێ ئەو هەموو برند و کەلی زغار و نەرگەلە ینی ئەپونجێتەوە لەناو ئەم شوێنەیە گەڵ ئەداتەوە ئەو هەموو مەترسی لەسە تەندروستیان هەیە ڕاستی. دوایش کاتەکەیان بەلاش ئەسی و ماڵ و خێزانیش لە پەروەردەی بێبەشە بیوازانی هەر بایە ببنی جێداچی. بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێکی زۆری قسەی ئەوان بوو کە قورئان ئارامی دڵانە. بەڕاستی یعنی بەڕاستی قورئان ئارامی دڵانە. خوای گەورە ئینشەڵڵا دڵەکانمان ڕۆشن بکە و دڵەکانمان پڕکە لە نووری قورئان.
خی گەورەی شەڵاب مانگەڕێنێتەوە دووبارە سەر ڕێبازی ڕاستەقینەی ئیسلام خی گەورە گەنجانمان هیدایەت بدە. زان و خۆشەویستان ئەڵقێمزاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکرد لە ناحیەی خەلیفان تا ئەڵقەیەکی تر و بەرنمەیەکی تری پەیامی تۆ بێ و عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوای پەروەردیگار بوو.